ڕێزان هەلم پانۆرامایەدا بۆ گفتوگۆ و شرۆڤەی زیاتر لەسەر هاتنی ئەو هێزەی سوپای تورکیا بۆ نێوخاکی عێراق و کاردانەوەکان میوانداری بەختیار شاوەی زەندامی پەرلەمانی عێراقمان کردووە لە فراکسیۆنی چەتی لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی. دکتۆر شەو باش، لە ماوەی ڕابردوودا حەیدەر عەبادی هەڕەشەی کرا گەر لە ماوەی 48 کاتژمێردا تورکیا هێزەکەی نەکشێنێتەوە ئەوە ڕەتفەعلیانە بێت. ئەم هەڕەشەیە چی بوو؟ لە کاتێکە ئەنقەرە بە فەرمی ڕایگەیان وتی ئێمە هێزی دیکە نانێرین بەڵام ئەو هێزە ناکشێنینەوە. ڕەتفەعلەکە تەنها ئەوەندە بوو کە داوا لە ناتۆ بکا بڵێ بام هێزەی بشێنێتەوە فشار بخاتە سەری؟ بەڵێ زۆر سوپاس کاکە دیاری، شەوتان باش، سڵاو ڕێز بۆ تەواوی بینەران. بەتاکید ئەم هەڕەشەیە دەرەنجامی ئەو عەلاقە خراپەیە بوو. ئێمە ئەگەر سێریکەین عەلاقەیەکی سلبی هەیە لە نێوان ڕایاڵی پەیوەندیەکانی بەغدا بە ئەنقەرەوە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە سەردەمی مالیکی و ئەردۆگانەوە ئەم عەلاقەیە دەستی پێکردووە بە شێوەیەکی خراپ تا ئێستا شۆڕ بۆتەوە و لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە چەندین جار هەڕەشەی قەتعکردنی تەواوەتی پەیوەندیەکان کراوە. و لەم نێوەندەشدا ئەتوانین بڵێن ئیتر سەرەتایەکی تر لە قۆناغێکی نوێی خراپتر و دژوار لە پەیوەندیەکانی هەردوولا دەستی پێکرد، ئەویش بە هاتنی ئەو سوپایی و ئەو هێزانەی سوپای تورکیا بۆ ناوخاکی عێراق. ئەوەی کە پەیوەندی بە هەڕەشەکەەوە هەیە من پێم وایە زیاتر پەرچەکردارێکی کتوپڕی غەیر دراسەکراو بواتە دوور بوو لە دراسەیەکی مەوزوعی و بابەتی بۆ مەسەلەکە، چونکە ئەگەر هەستەکرێت جۆرێک لە پەلە پڕوسکەی پێوە دیار بوو بۆ مانایی کە کاتێکی کورتی دیاری کرد کە کاتەکەی 48 ساعت بووە بینیشمان کاتەکە تەواو بووە هیچ دەرئەنجامێکی لە واقعدا لێ نەکەوتەوە. بۆ لێی ناکەوێتەوە لە ڕاستیدا خۆتان نەزان کە ئێستا عێراق و عەبادی و حکوومەتەکەی حکوومەتێکی لاواز و لەرزۆکە و خودی هاتنی سوپای تورکیا و هەموو ئەو دەستی وەردانانەی تریش لە لایەن ئێرانیەکانەوە لە ئەمریکا تەحالفی نێودەوڵەتی هەر تری لەو بابەتە بە شێوەیەک لە شێوەکان دەریێخا کە دەوڵەتێکی لاوازەیە حکوومەتێکی لاوازەیە لە بەغدا کە تەنانەت توانای پارێستنی بەش و ناوچەکانی خۆی نییە. ئەم بێ هەڵوێستیە نەبوونی ڕەتفەعل شکاندنی ئەو لێدوانەی کە خۆی دای جارێکی دیکە لاوازیەکی دیکە نییە بۆ عێراق؟ خۆی لە ڕاستیدا دوو جار لاوازی دەرەخا، بۆیە من ئاماژەم بەوە کردە بواە ئەم هەڵوێستە دەرهاویشتەی خوێندنەوەیکی قوڵی ناوینەوە بواەوە پەلە پرروسکیانی لەک ماوەیەکی کورتا تۆ هێزێکت هەیە ناوی سوپای عێراقەوە هەمومان بینیمان چەند هەزار چەکدارێکی داعش هاتنە مووسڵ و یەک لەسەر سێ خاکی عێراقیان گرتو ئەم هێزت هەبوو و ئەگەر دروستکردنی حەشدی شعبی نەبووایە من بە قەناعەتی من و فتوای مەرجعی باڵای شیعە نەبووایە بەغاش گیرا بوو و زۆر جاری وا بوو ئێمە لە بەغا بووین کاکە دیاری باسی گرتنی مەتاری بەغا کراوە. کەواتە تۆ کە سەرۆک وەزیرانی عێراقی، تۆ کە سەرۆکی هێزە چەکدارەکانی عێراقی لە ڕاستیدا ئەبێ لایەنی کەمیوە خوێندنەوەی خۆتی دەبێەوە توانای خۆت قودرەتی خۆتی خوێند بێتەوە. ئەمە لەلایەک لایەکی ترەوەم لەمەوێ شتێکی تر بڵێم ئێستا ناوچەکە ئەقوڵێ هەژانی گەورە بەڕێوەیەوە گۆڕانکاری وەرچەرخانی گەورە لە منتیقەکەدا هەیە. تەحالفێکی ڕوباعی دروست بووە بەرامبەر بە تەحالفی نێودەوڵەتی تەحالفە ڕوباعیەکە رووسیا سەرکردایەتیەکە و تەحالفەکەی تریش ئەمریکای خۆتانەزان و تورکیا بەشێکە لە تەحالفەکەی ئەمریکا. لە دوای کەوتنی تایارەی ڕووسی بەدەستی تورکیا یعنی سەرەتای قۆناغەکە دەستی پێکردووە. تۆ بێ ئەم خوێندنەوانە بۆ ئەم شتانت هەبێ لە بەڕاستی هەموو ئەمانە هەم لە هەڕەشەکەی عەبادیدا بوونی نەبوو و خوێندنەوەی نەبوو و جارێکی تر وەکو جەنابەت ئاماژەت بۆ کە منیش لەگەڵەوەدام کە بە دیاریکردنی تەوقیتێکی کورتی 48 کاتژمێری و هیچ ڕەتفعلێ نەبوونی شتێک لە سەر ئەرزی واقع ئەوەندەی تر با بڵێن لاوازی حکوومەتەکە و خۆشی دەرخست. باسی خستنە خواری فڕۆکە ڕووسیەکەت کرد لەلایەن سوپای تورکیاوە، ینی فڕۆکەیەکی ڕووسی بۆ چەند سانەیەک ئاسمانی تورکیا بەزێنێت وەک بە پرسانی رووسیا ژاماژیان پێکردوتیان سنووری تورکیایی نەبەزاندووە فڕۆکەکە دەخرێتە خوارەوە، بەڵام قسەکە لەسەرەوەیە بە درێژایی چەند کیلۆمەترێک هێزێک لە سوپای تورکیا بەتان کوزرێ پۆشەوە دێنە ناو قوڵای خاکی عێراقەوە. باشە لەو کات بۆ تورکیا داوای لە ناتۆ نەکرد کە فشار بخاتە سەر رووسیا فڕۆکەکە بگەڕێتەوە، بۆ ئێستا داوا لە ناتۆ کات عێراق
کەم هێزە بکشێتەوە. خۆی عێراق داوای لە ناتۆ کردووە، یعنی وەکو پەنایەکی ئەوەی کە تورکیا ئەندامێکی چالاکی خێزانی ناتۆیە حلفی ئەتلەسی لە ئەمە لەلایەکی ترەوە. بەڵام خۆ تورکیا ژەو کات دەیتوانی داوا لە ناتۆ بکات. خۆی من ئەمە یەکشت بڵێم بە کۆی ئەمەوێ ئەوە بڵێم کە ئێستا ئەردۆگان و ئاک پارتی لە غرورێکی سیاسی گەورەدایە، یعنی لە دوای هەڵبژاردنەکانی مانگی 11 کە لە سا 50 دەنگەکانی هێنایەوە و لەو ئەزمەیەی حوتی حوزەیران دەربازی بوو، ئەردۆگان هەم بە کەوتنی فڕۆکە رووسیەکە چکە بیرمان نەچێ رووسیا ئیتر پەلاماردان بۆ رووسیا و کەوتنە خوارەوەی بۆ رووسیا، ئەمە هەموو کەسێک تەوەقعەوە کرد کە جەنگێکی زیانی سێمەوە بەشێکی زۆر لە شرۆڤەکارە و ناوەندەکانی توێژینەوە لە دنیادا باسییان لە دەستپێکردنی سەرەتای دەستپێکردنی جەنگی زیانی سێم کرد. مەبەستم لەوەیە ئەردۆغان بەم غوروێرانەوە نەوەستاوە تا لە دوای رووسیا پەلاماری با بڵین بە شێوەیەک لە شێوەکان تەحالفە ڕوباعیەکێک لە تەحالفە ڕوباعیەکانی خۆی ئەدا لە رووسیا، یعنی عێراق، سووریا، ئێران لەگەڵ رووسیا ئەمە تەحالفێکی ڕوباعیان دروست کردووە ئاڵوگۆڕی ئیستیخباراتی ژێ لە بینیانە، یعنی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان پێتەڵێ کە ئێمە بەردەوامی لەو سیاسەتەی کە خۆمان هەمانە و من پێم وایە بێدەنبوونی ئەمریکا لەم مەسەلەیەدا ئەوەمان بۆ دەرەخا کە ئەمە شەڕی جەمسەرە گەورەکانە و ئەمانباتەوە بۆ ئەو دابەشبوونەی کە زۆر جار باسی ئەکرێ و بە نەتیجە تەبان سووریا و عێراقی شەگرێتەوە. ئێستا ڕووسەکان دەیانەیە وەکو ئەمریکیەکان لە کێکەکە بەشێکیان هەبێت لە مەنتیقەکەدا. باش ئەبێ کورد چۆن مامەڵە کات بۆی لەو کێکەیە بەشێکی جوان و باش و چاکیە بێت؟ ئەمە پرسیارێکی زۆر جەوهریە، یعنی بەڕاستی ئێمە ئێستا بەرەو 100 ساڵەی کۆتایی یادی 100 ساڵەی سایکس بیکۆ ئەچین. سایکس بیکۆ لەسەر ئەرزی واقع ئەتوان بڵێم ڕقەئین ماوە بە وەرەقە ماوە لەسەر ئەرزی واقع هەڵوەشاوەتەوە. ئێستا جاران ئەگە فەرەنسا و بەریتانیا بوو بێت، ئێستا ئەمریکا و رووسایە لەگەڵ حلەفاکانیە حتا ئەگاتە حیزبەکانیش لە ناو عێراق و لە ناو کوردستانیشە. ئێستا ئێمە بەداخەوە وازەح دەبینین کە سیاسەتی جیاوازەیە بەرامبەر بەم مەسەلەیە. سیاست هەیە نزیکە لە تورکیاوە، هەیە لە قوتبەکەی ترەوە نزیکە، بەڵام ئایا کە باسی سایکس بیکۆم کرد ئێستا کە منتیقەکە جوغرافیای منتیقەکە دەستکاری ئەکرێتەوە، سووریا و عێراقی چیتایە تەقسیمات باسەکرێ، کورد تا چەند ساز و ئامادەیە بۆ ئەمە؟ من پێم وایە بەداخەوە نەک ساز و ئامادە نیە، بەڵکو ئێستا کورد لە دوای ڕووداوەکانی سیوەکی ئابی ساڵی 1996 ماڵی کورد لە هەموو کاتێک زیاتر خراپی بەخۆی بینیوە لە ئێستاە. یعنی ئێستا خراپی کردو ئەو کێشانەی کە لە سەرۆکایەتی هەرێمی یاسای سەرۆکایەتی هەرێم و قانونەکە و هەروەها با بڵێن تاعتیلکردنی پەرلەمان و ئیفلیسکردنی ئەو حکوومەتێک کە ئێستاە هەرچێکیان، یعنی ئێستا سەرۆکێمە لە بۆشایی بەڵێ چێ بەرپرسە لەمانە؟ من پێم وایە هەموو هێزە سیاسیەکان و بە دەرەجە یەکەم پارتی دیموکراتی کوردستان بەرپرسە لەو مۆزوعە بۆ حکومەی کە هێزی یەکەم بووە لە بەپێی هەڵبژاردنەکان لە کوردستانە لە حکوومەتە یەکەم خاوەنی زۆربەی جونگەکانی دەسەڵاتە لە پەرلەمانی شاسیوەش مەقعدی هەیە. ئەمە لەلایەک لایەکی دووەمەوە ئێستا ئەگەر بیبەسینەوە ڕێک بەم وەزعەوە بەیانی بەڕێز کاک مەسعود دەچێ بۆ ئەنقەرە بە فەرمی بانگێش کراوە. زۆر گرنگە ئەم مۆزوعە بکاتە هەلێک بیقۆزێتەوە بەوەی کە لەلایەکەوە عەبادی ئەمڕۆ پەیوەندی تەلەفۆنی بۆ کردووە. پەیوەندی تەلەفۆنی عەبادی لەم کاتەیە کە تورکیا هێزی هێناوەتە ناو عێراقەوە و لەم کاتێشە کە بەڕێز کاک مەسعود دەچێ بۆ ئەنقەرە ئەردۆگانە بینێ و ئەوە بە شێوەیەک لە شێوەکان پەیامێکە کە عەبادی داوێتی بە تورکیا و پێی وتووە چی بکات و چی نەکا. لێرەدا کاک مەسعود دەتوانێت ڕۆڵی میانگیری بگێڕێ. ئەم ڕۆڵی میانگیریە هەم لەلایەکەوە دەرگای کردنەوەی کێشەکان لەگەڵ بەغداکە کە ئێمە کێشەیەکی زۆرمانەیە لەگەڵیانە بۆتان نەزان تا بڕینی موچە و بودجە و هەموو ئەو کێشانەی ترکە ئێستا پەیوەندیەکانی هەولێر و بەغدا قەتع بووە و هەروەها لەلایەکی تریشەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بڵین لە دوای ئەم وەزعەوە ئەگەر نەتیجەی هەبێ بە تەئکید بڵین میان ڕەویەکە وەکو چۆن مامجەلال چەندین میان ڕەوی کرد و توانی هەموو هێزەکان ئەمریکا و ئێران کۆکاتەوە و سونە و شیعەش کۆکاتەوە. ئەگەر ئەمە بکە بە تەئکید ئێستا لە ڕووی ڕووکاری هەرێمی کوردستان
ناشرین بووە لە دوای 12 ئۆکتۆبرەوە کە ڕێگیری لە سەرۆکی پەرلەمان کرا ئەو کێشانەی تر کەوتوتەوە ئێستا ئێمە لاوازین تەنانەت نوێنەرانی کوردیش لە ناو پەرلەمانی عێراقیدا هێزە فراکسیۆنە کوردستانەکان وەکو جاران نین ئێمە لە هێزێکی لاوازین و لە ڕووی دنیایشەوە لە ڕووی دیبلۆماسیەوە تا ڕادەیەک ناشرین بووە دەم و چاوەکان بۆیە ئەکرێ لێرەوە بچینەوە مەعادەلەکان ئەمە یەک دووهەم بۆی جوان وەڵامی جەناب نەبوو ئێمە چی بکەین من پێم وایە کێش یعنی لە نێوان ئەم جەمسەرانەدا هەتا بۆمان بکرێ بێلایەنانە بمێنینەوە توانیمانە ئەو بێلایانی پارێزین بێلایەن بمێنینەوە یا خۆ داماژە بۆ کروتت حەزبە سیاسەکانی هەرێمی کوردستان سیاسەتی جیاوازەکەن بۆ نمونە لە کاتی هاتنی هێزەکەی تورکیا هەندێک سەرچاوە بەڕوونی ئاماژیان بەوە دەکردیانەوە بە ئاگاداری خودی بارزانی بووە نەخێر بە ئەوە هەیە و زۆر شتی تریژەیە ئێمە گرنگترین شت لێرەدا وایە یعنی وایە بەر لە ڕاستیدا زۆر وازەحە کە ئێمە پارتی دیموکراتی کوردستان هەموو لایەکە زانین کە پەیوەندیەکی واقعی وازەحی هەیە لەگەڵ ئەردۆگان و ئەکپارتیە بە تایبەتی و تەنانەت لە کاتی هەڵبژاردنەکانە ئێمە بینیمان یعنی هەڵبژاردنەکان کە هێزێکی وەکو کوردی هەدەپە و سەلاحەدین دەمیرتاشە بوو بە وازەحی کە هەندێک کەس هەبوون کە با بڵێن بە فەرمیش نەبوو بێ لەلایەن پارتیەوە لە کادیر و لە ناوەندی وەسەتی پارتیەوە کە دیفاعیان لە ئەکپارتی لەوە کردووە لەبەرەوە ئەمە ناشارێتەوە بەڵام من مەبەستم مەسەلەی کووردە قەزەی کووردە ئێمە ئێستا ئەگەر ئەم دەرفەتێک کە هاتووەتە ئاراوە لەم 1-2 ساڵەدا نەتوانین تەعاملێکی عەقڵانی لەگەڵا بکەین و وەکو ئاماژەم بۆ کرد ئەم مەنتیقەیە مەحکومە بە دابەشبوون نەک عێراق سووریاش مەحکومە بە دابەشبوون ئێمە چۆن ئەتوانین تەعامل لەگەڵ ئەم دابەشبوونا بکەین لە کاتێکا ماڵەکەی خۆمان شێواوە بێ ماڵەکەی خۆمان وێران بێ هەر یەکە و لە ئاوازێ بخوێنێ زۆر گرنگە ڕۆڵی مێژووی ئێستا سەرکردەی مەیدانی و تاریخی لە ئێستایا دەرەکەوێ ئەوەی کە پێی ئەڵێن بە دروشم نازانم کاک فڵان کەس سەرۆکی واو ئەگەر ئەو نەبێ کورتی ئاچێ ئێستا دەرەکەوێ ئێستا ئەو کاتەیە کە مبادرەی سیاسی بکا بۆ ئەوەی هێزەکان کۆکاتەوە ئاڕاکان ڕێک بخاوە لە نێوان جەمسەرەکانە نەبینە هیچ لایەنێک وە بە کورتی و بە مختصری هەموو هێلکەکان نەکەین لە سەبەتەی هیچ لێکێک لەمانەوە دیارە مەوەستت بارزانی وانە بە تەکید باش ئەگەر بارزانی نەیتوانێ ئەمە بکات ئەو کات ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە ئەزاری خۆی ئەگەر ئێمە هەموو لایەنەکان وەکو ئاماژەم بۆ کرد مبادرەکە لەلایەن کاک مەسعودەوە بێ زۆر گرنگە مبادرەکە لە پێناوی قەزەی کووردا چونکە ئێستا جاران ئەگەر هەموو شتەکان تەنها پەیوەندی بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەبێ ئەوە ئێستا ئێمە وەکو ئاماژەم بۆ کرد رووسیا لەو پەڕی دنیاوە هاتووە تا بەندەرەکانی نزیک لازقیە و لە سووریا پاپۆڕی کەشتی هێناوە ئەمە بۆ چی هێناوێتی بۆ ئەوەی ئەو کێکەی کە باسم کرد ئەو دابەشبوونەی کە هەیە بەشی خۆی بچڕێ باشە ئێمە بۆ ئەمانە هەمووی لێک نەدەینەوە وەکو وتم ئەو پەیوەندیە باشانەی خۆشی لەگەڵ ئەردۆگان و لەگەڵ ئەکەپەیە ئەتوانێت زیاتر بەکاربێنێ و بە سەراحەت بڵێم ئەوەی کە ئێمە ئاگامان لێتی لە دوای سەری ساڵەوە بەڕێز کاک نەوشیروانیش دێتەوە ئەویش بەشێکی گەورەیە لە کێشەکە لە ئەتوانێ ئەو مبادرانە چارەسەری کێشەکان کە ئێمە کە باسی ئەم دابەشبوونە ئەکەین بە ڕێی من ئەوە نییە ماڵ و دوومان یعنی لەم 1-2 ساڵەیە ئەم گۆڕانکاریانە بەڕێوەیە زۆر گرنگە بە هەند وەربگیرێ و بتوانین کە زۆر جار باسی دەوڵەتی کوردی ئەکرا زۆر جار باسیەوە کاکە دروشم ئەمان و ئێمە ئێستا کاتێتی ئیشی بۆ بکرێت ئێستا چونکە زروفی مۆزوعی بابەتی و لە ڕووی کات و لە ڕووی شوێنی لە هەموو ئەو شتانەی کە با بڵێن هۆکارن وردە نزیک بووەتەوە وەکو چۆن ئەڵێ ئەو کاتە ئەتوانین ئیتر قسە دروشمەکان بخێنە بواری عملیەوە باش ئاماژەت بە شتێک کردوتە ئاگادارین کە لە دوای سەری ساڵەوە نەوشیرا مستەفا ڕەخێرگشتی بزوتنەوەی گۆڕانە گەڕێتەوە مە بەتەنها زانیاریە کە معلومەیە کە یاخود شتێکی سەرچاوەیە زۆر ئاماژەکان باسی ئەوەکەن و هەندێک برادەریشمانەیە بەڕاستی من نزیکن لە کاک نەوشیروانەوە زۆر باسی ئەوە کراوە بەڵام ناتوانم لە 100% بڵێم و باز لەوە دەکرێت لە دوای سەری ساڵەوە دێتەوە بۆیە ئەڵێم ئێستا بەشێک لە یعنی کێشەکان ڕاستە لە مەسەلەی قانونی سەرۆکایەتی هەرێم ئەو 4 حیزبە و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پابندین بە سیاسەتی گۆڕ و چەسپاومانەوە سەبارەت بە بەو پرسە هەموو جارێکی ژەوەمان وتوێتەوە و ڕاست خۆمان نەتزیوەتەوە لەو مۆزوعە بەڵام
ئێستا خۆتان نەزانن بەهۆی ڕێگریکردنی لە بەڕێ سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی داغڵی هەولێر بێ کێشەکان تەقیەوە پەرلەمان ئێستا بوونی نەماوە زۆرجا باسی هەڵبژارنی پێشوەختەکرێ حتا خۆ من کاکە دیاری ئەگەر هەڵبژارنی پێشوەختیش بکرێ ئەبێ بە شێوەیەکی ئاشتیانە بکرێ خۆ بە شەڕکردن و بە دووبەرەکی و بە دوو ئیدارەیە ئێمە ناتوانین هەڵبژارنێکی پێشوەختی هەڵبژاردننی پێشوەختی چارەسەر نییە نەموو تۆ چارەسەر نییە وتومە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختیش بکرێ ئەبێ لە کەشێکی سەقامگیر و ئاشتیا بکرێت کە هەموو لایەنەکان بتوانن بەیەکەوە ئەتوانین گرنگی کەشێکی هین بدەین ئێستا نەخێر بۆیە ئێمە زۆر جا باسی ئەومان کردووە کێ ئەبێ مبادرە بکە یعنی زۆر جار بە تایبەتی ئەوانەی کە لە یەکێتیەکان لە ناوەندە گرنگەکان هەر لە مەکتەبی سیاسیەوە بەڕێز کاک عەدنان موفتی بە بەرچاوی هەمومانەوە لە هەولێرەوە داوای کرد لە کاک مەسعود مبادرەکە هەمومان داوامان کردووە لەبەرچی دڵنیا بە ئەگەر مامجلال لە ساحەکە بووایە ئێستا کێشەکان نەک مبادرەی کردبوو نەگەشت بووە ئەوە بە چەندین سەردانی خۆی و بە مبادرەی خۆی ئیتوانی کێشەکان چارەسەرکە لە سەردانەکەی سبەینی بارزانی بۆ تورکیا نوێنەریکێتی نیشتیمانی کوردستانی تێبێت لە وەفدەکەیدا تا ئێستا ئەوەی کە من ئاگادار بم شتی وام نەبیستوە کە تایە بێ وەک من بە سەراحەتەوەش بڵێم یعنی کاک دیاری چۆن نوێنەری یەکێتی تیا بێت دوێنێ بەڕێز ئەم کاتانە بوو بە بەرچاوی هەموو دنیاوە وەزیری خارجی ئەڵمانیا لە هەولێر دابەزی 4 کەس استیقبالی کرێکیان بەڕێز کاک نێچیر بوو کاک سەفین دزەیی بوو کاک فەلاح مستەفا بوو ئەوی کەیشیان برادێکی تر بۆ پارتی بۆڵاناوەکەم بێبچێتەوە کەواتە باوەڕ ناکەم کەسی لەگەڵا بێ وەکو یەکێتی زۆر باشە سپاس بۆ بەخێرشاوی زەندامی پەرلەمان یاڕق لە فراکسیۆنێکێتی سپاس بۆی لەم پانۆرامای لەگەڵمان